بەناوی خدای گەورە و میهرەبان بەداخەوە دوای ئەوەی کە لە ڕۆژی 6 شوبات لە هەردوو وڵاتی تورکیا و سووریا و باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ئەو کارە ساتەی لێکەوتەوە هەر لە سەعاتەکانی سەرەتاییدا حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ئەمر و ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت هەردەم و دەست یەکەم وڵات یەکەم شوێن لە بۆ بەهاناوە چوونی بێقەوماوان تیمەکانی حکوومەت لە ناوەندی قەیرانەکان و هەروەها تەندروستی و مانجی سوور و ڕێکخراوی دەستگای بارزانی و هەروەها هەموو ئەو تیمانەی کە پێویستی کرد لە سەرەتای کارە ساتەکەدا بە فەرمانی سەرۆکی حکوومەت تیمەکان لە هەمان ڕۆژدا بەڕێکەوتن لە بۆ بەهاناوەچوونی ئەو خەڵکە و ڕۆژی دواتریش جارێکی دیکە پلانی ئەوە داڕێژرا کە لە ئاستی ملیشدا هەرێمی کوردستان حکوومەت کەمپینێکی گشتی ڕابگەێنی کە لە ڕۆژی 8 شوبات کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوەچوو پێشنیاری سەرۆکی حکوومەت لە ڕاگەیاندنی کەمپینێک لە ئاستی هەرێمی کوردستان لۆ بەهاناوەچوون و واروەها گەیاندنی کۆمەک و هاوکاری لە بۆ خەڵکی زیانمەند دەست پێ بکە. ئێمەش هەر ئەو ڕۆژی دوای ئەوەی کە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچوو پارێزگا و یەکە کارجەڕیەکان و ئیدارە سربەخۆکان ڕاست پێدران ئێمەش هەر ئێوارەکەی وەکو پارێزگای هەولێر کەمپینێکمان ڕاگەیاند. ئەو ڕۆژ بە بڕیاری وەزارەتی ناوخۆ دوایین ساتەکان و دوایین ڕۆژی کارەکانی کەمپینی هەرێمی کوردستان ئەعلان کرا و ئەم شەویش ئێمە لەو بەردەم پارچیشانە دەر ڕای دەگەینین کارەکانی کەمپین کۆتایی پێهات. لێرەوە سوپاس لە بۆ هەموو ئەو دامەزراوانەی و سوپاس لە بۆ هاوڵاتیانی هەولێری میهرەبان کە هەمیشە لەو بابەتانەدا دەست پێشخەر بوونە لە چەند ڕۆژی ڕابردوو بە شێوەیەکی بەرفراوان دەستیان بە گەیاندنی کۆمەک و پیتاک و هاوکاریەکانیان کرد و لەلایەن تیمەکان و خۆبەخشەکان لێرە پێشوازیان لێ دەکرا و دواتر دەگوازرانەوە کۆگاکان و لە یەکتر جیاکردنەوە و بەکارهاتنی ئەو کەلوپەلانەی کە پێویست بوو لە بۆ خۆشەویست و ئازیزانەمان دەگواسترانەوە. جێگای خۆیەتی دەستخۆشی لە سەرجەم قایمقامیەت و یەکە کارژێڕ و ناحیەکان بکەین کە لە بۆ ئاسانکاری لە بۆ هاوڵاتیان لە هەموو سنوورەکان ئەوانیش کەمپین و شوێنی کەمپینەکەیان دیاری کرد. دەستخۆشی زۆر لە مامۆستایانی ئاینی بە تایبەتی یەکێتی زانایان لقی هەولێر کە لەگەڵ دەستپێکردنی کەمپینەکە هەم نوێنەریان بە بەردەوامی لێرە لەگەڵ خۆبەخشەکان لە بانگەوازکردن لەگەڵ خۆبەخشەکان لە هاوکاریکردن لەگەڵ تیمەکان دابوونە. سپاس لە بۆ پیاوانی ئاینی لە سەرجەم ئاینەکانی هەرێمی کوردستان، سپاس لە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بە تایبەت یەکێتی قوتابیان و ئافرەتان و لاوانی کوردستان کە ئەوانیش هاوکار و پشتیوانیەکی زۆری سەرخستنی کارەکانی کەمپینەکە بوونە. سوپاسی زۆر لە بۆ خۆبەخشەکان کە بەڕاستی ئەوان سەلماندیان کە خەڵکی ئەو شارە ڕاستە ئەوانەی خوا پێداون و دەتوانن بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری لێ قەوماوان بکەن، بەڵام خۆبەخشەکان ئەو کچوپ و ڕەتجوانانە بە بەردەوامی لێرە هاوکاری تیمەکانی ناوەندی قەیرانەکان بوونە. دەستخۆشی زۆر لە بۆ تیمی ناوەندی قەیرانەکان کە زۆر بە چستی و بە چالاکی کارەکانیان ئەنجامدا. سوپاس لە بۆ وەزارەتی ناوخۆ کە لە دوای ئەوەی کە پیتاکەکان کۆدەبەوە بەو ڕێککارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەنجامیدا بوو زۆر بە خێرایی و زۆر بە دروستی بارەکان دەگواسترانەوە چ لە بۆ باکووری کوردستان و چ لە بۆ ڕۆژئاوای کوردستان. سپاس لە بۆ خواپێداوان کۆمپانیاکان کە ئەوانیش بەشێکی گرنگ بوون لەوەی کە جگە لە گەیاندنی پیتاک لە ئایندەدا ئێمە لە چوارچێوەی ڕاگەیاندراوێکیشدا هاوکاری کۆمپانیاکانی کەرتی تایبەت و ئەو کۆمپانیایانەی کە بە ئالیات و بە ئامێرەکانیان و بە ئۆتۆمۆبیلەکانیان لە گواستنەوە لەگەڵمان بەشدار بوون و لە نەتیجەدا تواندرا پرۆسەکە بە سەرکەوتویی ئەو ڕۆڕای بگەێنین کۆتایی پێدەهێنرێتن. ئەوەی لە هەرێمی کوردستان ئەنجامدرا جگە لە نیەتی حەقیقی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەت و
قیادەی سیاسی کوردستان کە ئەوە هەمیشە کاری مرۆیی لە پێشینەی کارەکان بووە دەرخەری ئەوە بوو کە گەل و خەڵکی هەرێمی کوردستان هەمیشە میهرەبانن هەردوویشە دەبینین لەو چوارچێوەیەدا جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەموو تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی ڕاستپارت ئەوان شەو نخونیەکی زۆر دەکەن و لەوێن دەر جگە لە گەیاندنی کۆمەکەکان هاوکاری ئەو خەڵکن جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بەخۆی مەیدانیان سەردانی ئەو شوێنانەی کرد ئەوەش پەیامی خەڵکی هەرێمی کوردستان بوو لە بۆ وڵاتانی دراوسێ کە خەمەکانمان لەگەڵ خەمەکانتان هاوبەشە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی خۆی خاوەنی بیرۆکەی ئەو کەمپینە سەرتاسەریە بوو کە چاودێری دەکرد و هەردەم و دەستیش وەکو باسمان کرد لە سەرەتاش تیمەکانی گەیاند لێرەوە ئێمە جارێکی دیکە تاکید دەکەینەوە هەرێمی کوردستان و لە ناویشیدا هەولێری پایتەخت کە هەمیشە لانکەیەکی مهرەبان بووە لەوەی کە هەر کاتێ خەڵکێک ڕووی لەو شارە کردی بێتن باوەشێکی مهرەبان بووە و لە هەر شوێنێکیش پێویستی کردبی خەڵکی هەولێر بەهاناوە چوونە ڕەنگە نەتوانین ئێستا ناوی هەموو ئەو لایەنانە باز بکەین کە هاوکاری سەرخستنی کەمپینەکە بوونە بەڵام سوپاس لە بۆ خەڵکی هەولێر کە هەمیشە مهرەبان بووە سوپاس لە بۆ تیمەکانی حکوومەت لە هەموو فەرمانگەکان و بە تایبەتی فەرمانگەی ژینگە و خزمەت گوزاری هەولێر کە تیمەکانیان هەموو ئینزمامیان کردو لەگەڵ تیمی ناوەندی قەیرانەکان ئەوانیش بەشێک بوونە لە سەرخستنی کەمپینەکەدا و ئێستاش ئەو خۆشەویست و ئازانەمان کە چ ئەوانەی لە دەستگای خێرخوازی بارزانی چ ئەوانەی لە مانجی سووری عراقی لقی هەولێر چ لە بەرگری شارستانی چ لە ناوەندی قەیرانەکان لەوێن ئەوانش ئێمە بە بەردەوامی لەگەڵیان لەسەر خەت بووینە شانازیان پێوە دەکەین ئەوان نوێنەری حەقیقی هەرێمی کوردستانن لەوێ کە پەیامی خەڵکی کوردستان دەگەێنن و لەگەڵ ئەوەشدا ماندووبوون و شەونخونیەکی زۆریان بینی ئێمە دەزانین ئەوان چ سەختێکیان بینی لەوەی کە تاتوانیان وەکو پێویست لە خزمەتی ئەو خەڵکەدا بن جارێکی دیکە سوپاس لە بۆ میهرەبانی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت لە بۆ خەڵکی هەولێر و لە بۆ هەموو ئەو کەسانەی کە بەشداری کەمپینەکەیان کرد ئینشاءڵڵا ئەوە دوای ناخۆشی مرۆڤایەتی دەبیتن خوای گەورە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا و باکووری کوردستان لە وڵاتی تورکیا و لە وڵاتی سووریا و هەموو مرۆڤایەتی بپارێزیتن و هەرێمی کوردستان و هەولێری پایتەختیش پارێزراو بیتن ئینشاءڵڵا زۆر سپاس